لەسەر پرسی پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان کۆبوونەوە. لا کۆبوونەوەکەدا زۆرینەی فراکسیۆنەکان لەگەڵەوە بوون هەرێمی کوردستان خاوێنی دەستوری خۆی بێت و لەم خولەی پەرلەمانیش نووسنەوەی پرۆژەی دەستور تەواو بکرێت. هەموو لایەکوان و لایەکی نیشتمانی کوردستانیش گرنگە بە وردی کار لەسەرەوە بکەین کە ڕاستنووسی دەستور بنووسرێتەوە بە شێوەیەک بێت کە هەموو لایەک ئەو ڕاستنووسە بەهی خۆی بزانێ بخرێتە گشتپرسیەوە هەچ کورساندەی لەسەردا. دەستەی سەرۆکایەتی و سەرۆکی فراکسیۆنەکان لەسەرەوە ڕێککەوتن کە لیژنەی یاسایی کار لەسەرەوە بکات هەر فراکسیۆنێک ئەندامی لە لیژنەی نووسنەوەی دەستور نییە ئەندامێکیان بۆ دابنێن. ئێمە گوتومانە لەگەڵ دەستورین بەڵام خاڵی سەرەکی ئێمە لەو بابەتەدا بریتە لە ئەوە کە ئەو لیژنەی ئامادە دەکرێت ئەو لیژنەی پێک دەهێنرێت پێویستە دوێ ڕای ئەوەی کە پێویستی بە هەموارکردنی یاسایەکە هەیە پێویستە هەموو فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستانی تێدا بێ و هەر کەسێکی دیکەش لە ئەکادیمیەکان زیاد بکرێت پێویستە بە سازان بێ. لیژنەی یاسای ڕاست پێرە بۆ ئەوەی کارە یاسایەکانی خۆی دەست پێ بکاتم بۆ نمونە زۆرێک بەشێک لە فراکسیۆنەکان ئەندامیان نییە لە لیژنەی یاسایە ئەوانەی کەنیتیان دەبێ ئەندامێکی خۆیان دەست هەڵبژێرن و کاندید بکەن بۆ لەگەڵ لیژنەی یاسایی تا ڕێکارە یاسایەکانی خۆی هەڵبگرێت بۆ پێکهێنانی لیژنەی نووسینەوەی دەستور. لە خولی ڕابردووی پەرلەمانی کوردستان دوای دیاریکردنی لیژنەی نووسینەوەی پرۆژەی دەستور 73 مادەیان نووسیەوە بەڵام بەهۆی ناکۆچی نێوان هێز و لایەنە سیاسەکان و نەگەیشتنی ڕێککەوتن لە نێوان فراکسیۆنەکانی پەرلەمان پرۆژەی دەستور تەواو نەکرا. هەڵگورد ئەحمەد کورساد نیوز هەولێر.